هەنار میوە پڕچێژ و بە سوودەکەی وەرزی پاییز. لەبارەی سوود و کاریگەریە باشەکانی هەنارەوە بێگومان هەر وەرزێک تایبەتمەندی خۆی هەیە بۆ پێشکەشکردنی میوەکان، ئەویش بەهۆی پێویستی ئەو میوەیە بۆ تەندروستی و جەستەی مرۆڤ. پاییز لە ناو هەموو میوەکانی تردا هەناری کردووە بە سیما و ناسێنەرەوەی خۆی و خەڵکی بە شێوەیەکی بەرچاو هەنار دەخۆن. هەنار لە توێکڵەکەیەوە تا جیاکەرەوە سپیەکەی ناوی و تا ئاوەکەی و دەنکەکەی هەمووی سوود و کاریگەریە بۆ جەستە، بەڵام ئێمە تەنها ئاماژە بە 10 سوودی هەنار دەکەین. ئەمانە بەشێکن لە سوودەکانی هەنار. هەنار پارێزگاری لە تەندروستی دڵ و دەمارەکانی دڵ دەکات. پزیشکان ڕێنمایی ئەو کەسانە دەکەن کە دەیانەوێت کێشی لەشیان دابەزێنن یا کۆلیسترۆلی لەشیان ڕێک بخەن بە خواردنی هەنار. شەربەتی هەنار یارمەتی هەرسکردنی خێرایی خۆراک و سوکردنی باری قورسی گەدەی مرۆڤ دەدات. لێکۆڵینەوەکانی زانکۆی هارڤارد ئاماژە بەوە دەکەن هەنار دەبێتە هۆی لەناوبردن و نەهێشتنی چەند شێرپەنجەیەکی تایبەت لەوانە شێرپەنجەی مەمک و پرۆستات. هەنار لە ناو هەموو میوەکاندا دەوڵەمەندترین میوەیە لە دابینکردنی بڕێکی زۆر لە مادەکانی کالیسۆم و پۆتاسیۆم و سۆدیۆم. شارەزایانی وڵاتی چین باز لە سوودە سەرسوڕهێنەرەکەی توێکڵی هەنار دەکەن و ئاماژە بەوە دەکەن سوودەکەی هیچ کەمتر نییە لە دەنکە هەنارەکان، بۆیە ڕێنمایی مرۆڤەکان دەکەن بە شێوەیەکی هاڕە و کەپسول توێکڵی هەنار بخۆن، توێکڵی هەنار وشک بکرێتەوە و وەک چا بکوڵێنرێت و بخورێت. ئەوە پارێزگاری لە شێرپەنجەکانی مەمک و پرۆستات و پۆڕی خواردن و پێست و ڕیخۆڵە و پەنکریاز دەکات. هەنار دەتوانێت خوێن لە مادە زیان بەخشەکان بپاڵێت و گورچی لە پاک بکاتەوە و بەکتریای ناوخوێنیش پاک بکاتەوە و لە ناوی ببات. هەنار پڕە لە پێکاتەی خۆراکی دەوڵەمەند بۆ جەستە. لە هەنارێکدا 174 گرام ڕیشاڵ و 3 گرام پرۆتین و لە 130 ڤیتامین سی بۆ لەشدابین دەکات و لە 136 ڤیتامین کەی و لە 116 فۆلات و لە 112 پۆتاسیۆم و 24 گرام شەکر و 144 کالۆری لە هەنارێکدا هەن. هەوکردن و ئازاری جومگەکان کەم دەکاتەوە و یارمەتیدەرێکی باشی نەخۆشی ڕۆماتیزمە.